لیستەکانی عێراق لە بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمان کێشەکانی عێراقیان نەکردوەتە چەقی بانگەشەی کاندیدان. هەرە و خۆپێشاندانانەی لە ژمارەیەک لە پارێزگاکانی عێراق بەڕێوەچێت لە کاتێکا کە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردووە ئەوان داواکاریان هەیە بۆ خزمەتگوزاری و باشترکردنی ڕەوشی ژیانیان. ئەوە دەرەخا کە پارت و لایەنە سیاسەکان لە دۆڵێکن و خەڵکیش لە دۆڵێکی ترە. باش لەسرم پرسە من میوانێکم هەیە دکتۆر عیسام فەیلی ئەکادمیست و شرۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە لەگەڵمانە. دکتۆر لەو کاتەی کە بانگەشەی هەڵبژاردن دەستی پێکردووە چەند ڕۆژێکە ئەبینین لە ژمارەیەک لە پارێزگاکانی عێراق خۆپێشاندانەکرێت بۆ خزمەتگوزاری و باشترکردنی ڕەوشی ژیانیان. ئەمە چیمان پێڵێت؟ نعم في البدء تحية لك بەڵێ لە دەستپێکدا سڵاو لە جەنابەت و لە بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس. من پێم وایە ئەوەی ئێستا لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستی عێراق ڕوودەدات وە لە هەندێک پارێزگای خۆراوای عێراقیش بە هەمان شێوە ئەوەیە کە جۆرێک لە ڕق هەیە بەڕامبەر بە چینی سیاسی ئێستای عێراق. هەرچەندە خۆپشاندان مافێکی دەستوری و یاسایی خەڵکە، زۆر جار خۆپشاندان و مانگرتن دەرخەری بێهیوایی خەڵکە لە بەرامبەر سەرکردە و لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگاکان. بەڵام زۆر جار خۆپشاندانەکان لە دژی کەسانێکی دیاریکراون لە نێو پارێزگاکان یاخود لە نێو دەسەڵاتدا. ئەمە ئەگەر نیشانەی شتێک بێت نیشانەی ئەوەیە کە قەیرانی متمانە هەیە لە نێوان چینی بەڕێوەبەر و هاوڵاتی. باش ئەمانە کە ئێستا لە حکومن پێشتر خۆ کۆمەڵی بەڵێنیان بەم خەڵکە داوە کە ئێستا ئەوە هاتوونەتە سەر شەقام. پێت وایە ڕاستگۆ نەبوون لەگەڵ ئەو خەڵکەی کە ئێستا جارێکی ئەیانەوێت دەنگیان پێ بدەنەوە و ئەمانیش بەم شێوازە هاتوون دژیان خۆپێشاندانەکەن؟ لە ڕووی کردەیەوە ئەوەی کە دەخرێتە ڕوو، من ئەگەر وەکو توێژەرێکی پسپۆر لەم بارەدا قسە بکەم، من پێم وایە زۆربەیان دروشمی هەڵبژاردنن نەوەک پڕۆگرامی هەڵبژاردن. جێگەی داخە هەندێک کاندید تاکو ئێستاش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان باسی ئەوە دەکەن کە کۆمەڵێک چارەسەر دێنە ئاراوە کە خۆشیان دەزانن مەحاڵە شتێوە ناکرێت لە توانای ئەوەندانە. بنمونە باسی دامەزراندن بۆ ناوچەیەک دەکەن کە ئەمە ڕێی تێناچێ. خەڵکانێکن باسی چارەسەرکردنی خزمەتگوزاری بەگشتی دەکەن لە کاتێکدا ئەمە نە لە توانای ئەودایە نە کاری ئەویشە تا باسی بکات. و زۆرێک لەو قسانەی کە دروشمی هەڵبژاردنن ڕوون و ئاشکرا کە درۆیەکی زۆر گەورن لەبەرەوەی ناتوانن بیهێنەدی. بۆیە هەوڵێکە بۆ ئەوەی هیممەتێک دروست بکەن بۆ کۆکردنەوەی دەنگ بۆ خۆیان و گفتوگۆیەکی ڕوون و پرۆژەیەکی دەوڵەتمەداری نییە کە کاندیدێک پێشکەشی بکە. بە تایبەتیش ئەگەر ئێمە بزانین هەندێک کاندید سەر بەهێزی سیاسی نین کە ڕێخستنی سیاسیان هەبێت. بۆ نمونە تۆ هەندێک لیستت هەیە، هەندێک هاوپەیمانیت هەیە، تەنیا چەند مانگی پێش هەڵبژاردن دروست بوون، لەگەڵ تەواوبوونی هەڵبژاردنیش هەڵدەوەشێنەوە و هەر یەکەی بەلایەکەوە دەچێت. بەڵام بەپێچەوانەوە لە هەرێمی کوردستان پارتی دیموکراتی کوردستان هەیە، پارتەکانی دیکە وەکو یەکێتی شیوعی و هەندێک پارتی دیکە هەن کە ئەمانە ڕێخستنیان هەیە. ئەم ڕێخستانە دەتوانن لە دیمەنی سیاسی بمێنەوە. باش پێت وانە لە بری بەرنامەی کار و پرۆژە و ئەوەی کە جەنابە باسێک کە پرۆگرامێکی دیاریکرا و بۆ دوای هەڵبژاردن جۆرێک لە بارگاویکردنی خەڵک بە هەست و سۆزی مەزهەبی و تائیفی و ئەوانە هەیە، یعنی لە بری ئەوەی خزمەتیان بکەن بەم شێوازە هانیانیان بچنە پێشەوە وەک بڵێ وەک باسیەکەن مەترسی لەسەر تائیفەکەیان یا مەزهەبەکەیان یان شێوازە لەم شێوازانە هەبێت.
يعني من الناحية العملية أنا أعتقد بە هەمان شێوە لە ڕووی کردداریەوە پێم وایە ئەوەی کە دروشمی مەذهبی بەرز دەکاتەوە دادسێت چینی سیاسی نخبەی شیعی بە یاخود سنە نە ئەمانە نوێنەری عومەری کوڕی خەتابن نە ئەمانەش نوێنەری عەلی کوڕی ئەبوو تاالبن ئەمانە کەسانێکن دەتوانم بڵێم نوێنەرایەتی لاوازی هزری سیاسی دەکەن بۆچی چونکە کەسێک دروشمی تایفی بەرز دەکاتەوە کە بیاوێ خوتوکەی هاوڵاتی سادە و ساکار بدە هاوڵە خەڵکی گشتی بدە بۆی دەنگی پێ بدەن لەگەڵ ئەوەشدا پاراستنی مەذهب بەوە نابێت ئەم زۆرە دروشمانە بەرز بکەیتەوە بەڵکو تۆ دەبێت شوێنکەوتوی عومەر و عالی بیت ئەگەر بتەوێت تۆ بەڕاستی خۆت بە شوێنکەوتەی مەذهب بزانێت بۆیە کاتێک تۆ خزمە گوزاریت نییە کاتێک توانای ئەوەت نییە دەستکەوتێکی ڕاستەقینە پێشکەش بە خەڵکی خۆت بکەیت بە ناچاری ئەم دروشم و بانگەشانە بەرز دەکەنەوە بەڵام خەڵک زۆر باش لەوە تێگەیشتووە کە ئەم دروشمانە تەنیا لە بەرژەوەندی لیستن نەوەک لە بەرژەوەندی هاوڵاتی کە بە دوای ژیان و خزمەت گوزاری و دژەگەندڕیدا دەگەڕێت باش وەکو کەسێکی چاودێ لەسەر بارودۆخەکە پێت وایە ئاستی بەشداری خەڵک لەم هەڵبژاردنەی عێراقا چۆنە بێ بە تایبەتی یەکێک لە ڕاوتە دیار و گەورەکان کە ڕوتی سەدرە بەشداری ناکەن لەم هەڵبژاردن يعني أنا أعتقد التيار الصدري من پێم وایە ڕوتی نیشتیمانی شیعە جوگرافیەکی ڕوون و ئاشکرای هەیە لە ڕووی پێگەی جەماوەریەوە ئەوەی جێگەی سەرنجە کە جوگرافیای جەماوەری سەدر قورسایەکی زۆریان لە بەغدا هەیە تۆ باسی شاری سەدر و شوعلە و ناوچەکانی دیکە دەکەیت بۆیە ئەمە ئەوە دەردەخات کە لەو ناوچانە تەنانەت بانگە شەش دەستی پێ نەکردووە خەڵک بەلای بانگە شەشەوە نەچوو من پێم وایە ڕەنگە 125 ڕەنگە لایەنە سیاسەکان بتوانن هەندێکی ترش بەرز بکەنەوە بەڵام هێزە سیاسیە شیعیەکان زۆر باش لە ئاڵنگاری و ئاستەنگەکانی بەردەمیان تێگەیشتون بە تایبەتی بەهۆی نائامادەیی ڕوتی سەدر بۆ بەشداریکردن بەڕێز مقتەدا سەدر ئێستا داوای ئەوە دەکات کە کەسایەتێکی نوێ لە چوارچەوەی هەماهەنگی بێتە پێشەوە یاخود داوای ئەوەش دەکات قسە بوو کە داوای دواخستنی هەڵبژاردنی کردووە هەرچەندە ئێستا لە چوارچەوەی هەماهەنگی محەممەد شیع سوودانی وەکو کەسایەتێکی نوێ هاتوۆتە پێشەوە بەڵام ئەمە هیچی لە هاوگەشەکان نەگۆڕیەوە ترس و نیگەرانی هەری گەورە کە لایەنە شیعیەکان هەیەە ئەوەیە کە سونەکان لە بەغدا بە تایبەتی حەلبوسی هاتوۆتە پێشەوە خۆی لەوێ کاندید کردو ئەمە کاریگەری لەسەر تەواوی لیستەکان دروستەکە بۆیە لە بەغدا کێبڕکەیەکە زۆر تون دەبێت هەوڵ دەدرێت کە جەماوەر بە ئاراستەیەکی دیاریکراو بکرێت بەغدا 71 کورسیە شەڕی گەورە لەسەر ئەوێ دەوێت بەڵام لە ڕووی کردداریەوە هێزی هەر لیست و هاوپەیمانێتێک هەرچەند بێ پێویستی بە هاوپەیمانێتە لە داهاتوودا لەگەڵ کورد لەگەڵ سونە لەگەڵ شیعە هەمیان پێویستیان بێکتر باشە پێت وانییە ئەم بەشداریە کەمیەی خەڵکو و بە تایبەتیش بەشداری نەکردنی ڕوتی سەدر جۆرێک لە گۆڕانکاری لە تەوازنی هێز لە نێوان پێکهاتەکانی عێراقا بگۆڕێت يعني أنا أعتقد أولا من پێم وایە بابەتی پێکێنانی حکوومەت یەکێک لە گەورەترین ئاڵنگاری دەبێت لە داهاتوودا تۆ چۆن سەنگەری دەسەڵات دەگریت پێکاتەکان چۆن لە نێو خۆیاندا ڕێک دەکەون ئەمجا پێکاتە جیاوازەکان چۆن لەگەڵ یەکتری دەکەونە ململانێ و چۆ بە شێوازێک ڕێک دەکەون ئەمە جۆرێک لە شێوی زۆر ڕوون و ئاشکرا دروست دەکات پێویستیمان بە لێک تێگەیشتنی زۆر باش و گەورە هەیە پێویستی بە جۆرێک لە سازگارکردنی کەش و هەوا هەیە پێویست بە ڕەوانەوەی ترسی لایەنەکان هەیە بمانەوەیان نائێستا چوارچەوەی هەماهەنگی هەندێک ترسیان هەیە لە قسەکانیان زۆر بەڕوونی دەردەکەوێت تەنانەت یاسای هەڵبژاردنیش ئەوەی ئێستا داڕێژراوە کەوای کردووە پارێزگا یەک باز نەبێ بە نەرێنی کاریگەری لەسەر ئەو لایەنە دروست کردووە کە پێشتر بانگەشەی بۆ ئەو یاسایە دەکردوە دەویست ئەو یاسایە جێبەجێ بکرێت بابەتێکی دیکەش هەیە لە هەڵبژاردنەکانی ڕابردوو چوارچەوەی هەماهەنگی
بابەتێکیان هەبوو ئەویش بابەتی سێبەشی بەخراو بوو بۆیە ڕەنگە هەندێک لایەنی سیاسی هەمان کار بکەن کە چوارچێوەی هەماهەنگی کردیان بۆ ئەوەی لە دژی خێرا پێکێنانی حکوومەت بن لەو چوارچێوەیەدا ئەو کەسەی بیەوێ حکوومەت پێک بهێنێت دەبێت لێک تێگەشتنی زۆر باشی لەگەڵ کورد هەبێت لەبەر ئەوەی کورد یەکلاکەرەوە دەبن لە پێکێنانی حکوومەت و هەروەها لە ڕووی کردداریشەوە ئەوان توانای خۆ ئامادەکردنیان بۆ هەڵبژاردن زۆر باشترە هێزە سونیەکان لە نێو خۆیان دەپەرتەوازن لەسەر ناوچەکان ململانیان هەیە ژێرخانی کۆمەڵایەتیان وەکو پێویست نییە ئاڕاستی زۆریان هەیە ژمارەیەکی زۆر ناو پێشنیاز کراوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە ئێستاوە 12 کەسێک پێشنیاز کراون ئەمە هەمویان ئەومان پێ دەڵێن هەڵبژاردن ئاسان نابێ و پێکێنانی حکوومەتیش ئاسان نابێت. دکتۆر عیسام فەیلی ئەکادمیست و شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵ ئێمە بووی سپاس بۆ بەڕێستە.